10 نفر به حدود 160 بستری امروز رسیدیم. حەریرچی جێگری وەزیری تەندروستی ئێران لەم لێدوانە تەلەڤیزیۆنی چەند ڕۆژ لەمەوبەری زۆر بەتوندی هۆشداری دەدات بە خەڵک و دەڵێت کۆڕۆنا لە ئێستادا گەیشتۆتە قۆناغی تەقینەوە واتە سنووری هۆشداریشی تێپەڕاندووە. ئاماری کەسانێک کە بەهۆی کۆڕۆنا گیان دەدەن بەردەوام لە بەرزبوونەوەدایە. هەرچەند کە ئەم قسانەی حەریرچی تازان بەڵام 2 مانگ پێش ئێستا و ئەو کات کە تازە ئێران پێی لە پیکی دووهەمی کۆڕۆنا نابوو و دیسان بەرپرسان هۆشداری بەرزبوونەوەی ئامارەکانیان بە خەڵک دەدا و خەڵکیان هاندەدا بۆ ڕەچاوگرتنی ڕێنمایە تەندروستەکانی وەزارەتی تەندروستی و بە بەردەوامی خەڵکیان ڕێنمایی دەکرد، دەستەیەک لە پزیشکان و پسپۆرانی بواری ڤایرۆس و میکرۆبناسی نامەیەکیان بۆ سەرۆکۆمار و وەزیری تەندروستی نووسی و تێیدا باسی هەڵکشانی ئاماری توشبووانیان کرد و وتبوویان کە لە ئێستادا کە لە مانگی محەڕەم نزیک دەبینەوە دەبێت بە هەموو جۆر پێش بە بەڕێوەچوونی مەراسیمی محەڕەم و ئاشوورا و تاسوعا بگرین و بە هیچ شێوەیەک نەهێڵین توندڕەوەکان بە دروشمی توند و یاسا بەزێنیان ئەم مەراسیمە بەڕێوە بەرن. لەلایەکی تر کۆمەڵی پزیشکان بەگشتی و بە تێگڕایی ڕایان وابوو کە بەڕێوەچوونی ئەم مەراسیمە و ڕاگەیاندنی پشووی چەند ڕۆژە بەم بۆنەیەوە دەبێتە هۆی سەفەری زۆری خەڵک و هەموو ئەمانە دەبنە هۆی تەشەنەسەنی زۆر زیاتر لە پێشبینەکانی وەزارەتی تەندروستی و مەترسیەکان زۆر دەبن. بەڵام لە کۆتاییدا قسەی ئایەتوڵا خامنەی ڕابەری ئێران کەوتی مەراسیمی محەڕەم ئەم ساڵیش بەڕێوە بچێت بەڵام بە ڕەچاوگرتنی ڕێنمایە تەندروستەکان کە وەزارەتی تەندروستی ڕایگەیاند و ڕای دەگەیەنێت. عزاداری‌ها معیار اون چیزیست که کارشناسان بهداشت به ما میگن. دوا بە دوای ئەمانش قوتابخانەکان کە بڕیار بوو ئەم ساڵ بە شێوەی ئۆنلاین وانە بڵێنەوە مناڵەکان لە ماڵەوە دەرزوەرگرن لە ناکاو لەسەر بڕیاری وەزارەتی پەروەردە کرانەوە و مناڵان بە مەرجی ڕەچاوگرتنی ڕێنمایە تەندروستەکان چوونە سەر کلاسی دەرس و خوێندنی قوتابیان دەستی پێکرد. ئێستا کە ماوەی 2 حەوت بەسەر ئەم ڕووداوانەدا تێدەپەڕێت لەم ماوە کەمەدا ئاماری توشبوانی کۆڕۆنا تا ڕادەیەک بەرز بۆتەوە کە جێگری وەزیری تەندروستی ناچار بۆ بێتە سەر تەلەڤیزیۆن و دان بە هەڵەی خۆیان پێدانێن و ناڕاستەوخۆ هەڵەکانیان و ئەستۆگرن و بڵێت کە بارودۆخی کۆڕۆنا لە ئێران گەیشتۆتە قۆناغی تەقینەوە و ڕۆژ لە دوای ڕۆژ ئاماری توشبوان و کەسانێک کە گیان دەدەن زۆرتر و زۆرتر دەبێت. تەقینەوەی کۆڕۆنا لە ئێران ڕۆژانە زیاتر لە 200 کەس دەمرن و زیاتر لە 2000 کەس تووشی کۆڕۆنا دەبن کەم حاڵەتە حاڵەتێکی زۆر مەترسیدارە. ئێستا دەبێت چاوەڕوان بین بزانین بەرپرسانی حکوومەت کە گوێیان نەگر بە قسەی پزیشکان و پسپۆرانی بواری پزیشکی چه ڕێکارێکیان هەیە بۆ چارەسەری ئەم پیکی سێهەمە. ئاکو شەمسەدینی گەلی کوردستان تاران.